دووبارە سڵاتان لەبێت ئازان و خۆشەویستان لە ژیانی پێغەمبەری عزیزمان صلی الله عليه وسلم هەر بڕگەیەک هەر بەشێکی وەربگرین شوێن پێیەکی زۆ گرنگە بۆ ئێمەوە دەتوانین سوودی لێ وەربگرین ئەو خۆی کە ڕەحمەت بێ بۆ هەموو عالەم بێگومان کار و کردەوەکانیشی هەر ڕەحمەتە بێ بۆ مرۆڤایەتی لە تەوەری ئەمڕۆماندا باز لە نهێنی سەرکەوتنی سەرکردایەتیکردنی پێغەمبەری عزیزمان دەکەین صلی الله عليه وسلم بزانین چۆن ئەو تەکنیکانی بەکارهێناوە لە سەرکردایەتیکردنیدا و ئێمەی مرۆڤ لە ئێستادا چۆن دەتوانین سوود لەو سەرکەوتنانی خۆی لە بواری سەرکردایەتی تا وەربگرین گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا ناسر مستەفا مامۆستای ئەینی مامۆستاییان زۆر بەخێر بێ بەخێر بێ مامۆستاییان ئەگەر لەوە دەست پێ بکەین ئەگەر بڵێن یەکەمین قۆناغی سەرکردایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کەیەوە دەست پێکات چۆنی بووە بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين زۆر سپاس بۆ میوانداریە طبعا ئێمە ئەبێت لەو کاتەوە دەست پێ بکەین باسی سەرکردایەتی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم لەو کاتەوە کە وحی بۆ هاتووە خی پەروەردگار کردوێتی بە پێغەمبەر زانایان ڕەحمەتی خۆیان لێ یەکەمین شت باسی ئەکەن باسی نهێنی سەرکردایەتی پێغەمبەرەکەن کە سەرکەوتوو بووە ئەوە بۆ پێغەمبەر زۆر باوەڕی بەو کارە بووە کە خی گەورە بە هەڵی بژاردووە پێغەمبەر زۆر باوەڕی پێی بووە و هەموو هەوڵ و تەقەلایەکی لە پێنا ئەوە داداوە لە داعوە بانگەوازەکەیدا سەرکەوتوو بێ و خەڵک بانکە بۆ ڕێبازی خوا و بۆ لای دینی پیرۆزی ئیسلام بۆیە زانایانە فەرموون پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر گرنگی بەو لایەنە داوە و زۆر پێداگیری کردووە لەوەی کە خەڵک بانکە ئەو شتەی کە پێغەمبەرایەتی بووە بۆ خۆی باوەڕی زۆر پێی بووە بۆیە لەو لە پێغەمبەرایەتیدا پێغەمبەر صلی الله عليه وسلم سەرکەوتوو بووە لەو کاتەوە کە بووە بە پێشەوای خەڵک بەڕاستی زۆر باشەوە بساڵە ئێستا سەرکردایەتیکردن بۆ بە بوارێکی تایبەت و خوێندنەوەی تایبەت و دراسی زۆری تیاکرێ ئەوەندەی کە بەڕێستان دیقەتاندا بێ ئایا لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هۆکاری سەرەکی دوای باوەڕبوون بە دۆزەکەی خۆی بە قەزیەکەی خۆی و بۆ پەیامێکی هێناوێتی چ شتێک وای لێ کردووە کە ئەوەندە سەرکەوتوو بێت لە ماوەیەکی زۆر کەمە بتوانێت پەیامەکەی بە هەموو دنیای بڵاو بێتەوە طبعا یەکێک لەو شتانی کە زانایان باسی یەکەم شتێکی تر ئەوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەناو سەحابەکانە بووە لەناو شوێنکەوتوەکانیا بووە خۆی جیا نەکردوێتەوە لەناو سەحابەکانە بەوەی کە ئەم پێغەمبەری خوایە و ئەوانەی تر شوێنکەوتونی و ئەبێ زۆر بە شێوازێکی ئێستا کە ئەوانەی کە سەرکردایەتی و سەرۆکی وڵات و ئەوانە لەوانەیە لە سەردەمی ئێمەدا و پێشتریش لەمە و دواش لەوانەیە کابرای ئەگەر سەرۆکی وڵات بێ سەرۆکی حیزبێک بێ بە چەندەها مان خەریک بن ئەگەر کەسێک هەر لەگەڵ خۆشیان نابێت لە حیزبەکەیە بێ لە وڵاتەکەی بێ نەتوانە سەرکردەکە بینە بەس زانایانە فەرموون یەکێکی تر لە خاڵی سەرکەوتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو بووە پێغەمبەری خوا زۆر سادە بووە لەگەڵ سەحابەکان و لەگەڵ هاوڵانیا ڕۆژانە یەکتریان بینیوە هەتاکو زانایانە فەرموون یەکێک لەو شتانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵێ مرۆڤ بووە بەڵام پێغەمبەر کۆمەڵی تایبەتمەندی خۆی هەبووە لە دوا ئەوەی کە نوێژی بەیانی کردووە سەلامی داوەتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم تەماشای خەڵکەکەی کردووە لەگەڵ سەحابەکانە دانیشتو ئەگەر سەحابەیەک دیار نەبوو بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەواڵی پرسیەوە و لی پرسیەوە بۆ دیار نییە ئەگەر کەسێک نەخۆش بوو بێت چوە بۆ لای ئەگەر کەسێک وەفاتی کرد بێ و پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیزانی بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دوایی چۆتە سەر گۆڕەکەی بۆیە یەکێکی تر لەو شتانەی کە زانایان باسی ئەکەن ڕەحمەتی خوایان لێ بێ فەرموون سادەیی پێغەمبەر بۆ صلی الله عليه وسلم لەگەڵ هەموو چین و توێژەکانی کۆمەلگادا هەتا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوا ئەوەی کە ماوەتەوە لە دوا نوێژی بەیانی و دوا ئەوەی کە چۆتەوە ماڵە و نانی خوارد و هاتۆتە مزگەوت و نوێژی چێشتەنگاوی کرد و ئەفەرمێ بەشێکی تر لە ئیشوکاری پێغەمبەرەوە بۆ صلی الله عليه وسلم چۆ لە بازاڕ گەڕاوە لە ژیانی خەڵکی پرسیوە بۆیە بەڕاستی ئێستا ئێمە ئەگەرە بینین لە سەردەمی ئێمەدا بەرپرسەکان سەرۆکی وڵاتەکان سەرۆکی حیزبەکان بۆ خۆیان وا حساب کە ئەڵەی لە کەشکەشانی فەلەکن و خەڵکی تر لە خوارەوەی ئاگیان لە ژیانی خەڵک نییە لەوانەیەک بەرپرسێک مەسئولێک کاربەدەستێک سەرۆک وڵاتی کۆمەڵێ ڕاوێژکاری هەبێ بەڵام مشکلەی ئەو خەڵکەی کە هەیە لە خوارەوە لە وڵاتەکەیدا لە حیزبەکەیدا هەر ئاگای لێ نیە و ڕاوێژکارەکانی پێی ناڵن بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێک لە خاڵی سەرکەوتنی ئەوە بووە کە سەرکردە و پێشەوا بووە ئەوە بووە لە ژیانی خەڵکی پرسیوە
یعنی هەموو کایەکانی ژیانی خەڵک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ خۆی بەدواداچوونی بۆ کردووە بۆیە بەڕاستی سەرکەوتوو وە لە سەرکردایەتیدا. زۆر باشە ئەمە وەسایەکی دیکە لە خاڵە سەرکەوتوەکانیەوە بووە کە هەمیشە بەردەوام شوێن ماڵی دنیا نەکەوتووە هەمیشە بەردەوام ماڵی داوە کە و ماڵەشی کۆ دەکرێتەوە پێشکەشی دەکەن لە پێناو ڕێبازەکەیدا سەرفی کات دەیان نمونی لەو چەشنە هەیە کە هاوڵانی ماڵی خۆیان لە پێناو ڕێبازەکەی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم سەرف کردووە. ئەمە تا چەند گرنگە کە سەرکردە ئەمە ببینێت یاخود چاو لەمە بکات کە هیچ کات ماڵی دنیا تا سەر نیو دەبێت لە خزمەتی ئەو ڕێبازە بێت کە تۆپی ڕێی دەکەی. طبعا بەبێ گومان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر تەماشا بکەین هەمووەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر هەمووەکو ئەگەر سەرکردەیەکیش تەماشاکەین مقارن ناکرێت بە سەرکردەکانی دنیا بۆ لەبەرەوەی ئەوانەی کە ئیبینین لە دنیادا ئەوەی سەرۆکی وڵاتە ئەوەی سەرۆکی حیزبە ئەوەی وەزیرە هەموو هەوڵ و تەقەلایەکی ئەوەیە ئەگەر قانونێک گەر شتێک نەبێت لە حیزبەکەیدا لە وڵاتەکەیدا حەزەکە حتاک و دنیای هەتا لە ژیانە هەر لە کورسەکەی بمێنێتەوە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەم شێوەیە هەڵس و کەوت و معاملەی نەکردو و ماڵی دنیا تەسیری لێ نەکردو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە بەردەوامی ئەوەی کە ئیجارەتەوە دایکمان عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ 6 مانگ ئاگر لە ماڵی پێغەمبەر نەکراوەتەوە بۆ واتایی کە پێغەمبەر ماڵی پێغەمبەر چێشتی تیا لێ نەندراوە. لەگەڵ ئەوەشدا سەرکردەی مسڵمانەکان بوو لەگەڵ ئەوەدا ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بوو یەکێک بۆ لە سەحابە دەوڵەمەندەکان ئیمامی عوسمان یەکێک بۆ لە سەحابە دەوڵەمەندەکان کە دوو جار زاوای پێغەمبەر بۆ صلی الله علیه وسلم عەبدوڕەحمانی کوڕی عەوف یەکێک بۆ لە سەحابە دەوڵەمەندەکان لەگەڵ ئەوەدا ئەگەر پێغەمبەر صلی الله علیه وسلم ماڵی دنیای بویستایە سەحابەکان ڕوحی خۆیان فیدا ئەکرد بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو ماڵەکان پێشکەشی پێغەمبەرەکە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڕاستی هەموو غەمی ماڵی دنیا نەبوو هەموو غەمی ئەوە بووە کە بەڕاستی ئاینەکەی ئاینی پیرۆزی ئیسلام بگەێنێ بۆ هەموو خەڵک و هەڵس و کەوت و مامەڵەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ سەحابەکانە بەڕاستی بەو جۆرە بووە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە فەقیری ژیاوە بۆ زۆرێک لە سەحابەکان فەقیر و هەژار بوون و پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعای هەیە فەرموویەتی خوایە گیان بە فەقیری بمژێنەوە بە فەقیری بمرێنە لە قیامەتیشا بە فەقیری زیندوو بکەرەوە بۆ لەبەرەوەی لەگەڵ فەقیرانیشا حەشرم بکە. کەواتە ئێمە بەڕاستی ئەبێ ئەوە بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێکی تر لە خاڵی سەرکەوتنی سەرکردایەتی ئەوە بۆ بەڕاستی خۆی جا نەکردوێتەوە لە سەحابەکانی خۆی لە شوێنکەوتوانی خۆی لەگەڵ ئەوەدا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە وەفا دەکا بەڕاستی قەرزاری کابرایەکی جوولەکەیە. کەواتە ئێمە ئەوە فێر ئەبین لە ژیانی پێغەمبەر ئەوانەی کە خۆیان بە شوێنکەوتەی پێغەمبەر دەزانن لەگەڵ ئەوەشدا سەرکردن بەرپرسن بەڕاستی ئەبێ وا تەماشای ژیانی خۆیان بکەن بزانن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن ژیاوە ئەوانی لەگەڵ ڕەعیەت و شەعب و میلەتەکەی خۆیانە ئاوا بژێن هەم سەرۆکی وڵات و ئەوانەی کە کار و باری وڵات و ئیداری وڵات بەڕێوەبن هەم ئەوانەی کە حیزبایەتیەکەن و بەتایبەت حیزبە ئیسلامیەکان بەڕاستی ئەبێ سەرکردە و بەرپرسەکان لەگەڵ شوێنکەوتوان و هەواداران و ئەوانەی کە لە حیزبەکانیانە بەڕاستی جانەبنەوە لەوەی کە ئەوان زۆر ماڵ و سامانێکی زۆریان هەبێ بەڵام ئەوانەی کە شوێنکەوتون و فەقیرن و هیچیان نەبێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ خۆی هیچی نەبووە بەڵام ئەوانەی کە شوێنکەوتووی بوون زۆر کات پێغەمبەر صلی الله علیه وسلم داوای کردووە بۆ سەحابە فەقیرەکان بۆ سەحابە هەژارەکان هەتاکو فەرمێ ئێمە محەممەد و ئالی محەممەد زەکات وەرناگرین بەڵام سەدەقە وەرەگرین. پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو لایەنەشەوە ویستوێتی کە بەڕاستی ئەوانەی کە شوێ خۆیان بە ئالوبەیتی پێغەمبەر زان صلی الله علیه وسلم بە ماڵی فەقیر و هەژار بەڕاستی دەوڵەمەند نەبن. زۆر باشەوە مسایەکێکی تر لەو بنەمایانی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێ ناسرێتەوە بوونی ڕاوێژکردن و مەشورەتکردنێتی لەگەڵ ئەسحابەکان و هاوڵەکانی خۆیان هەتا ئەگەر دیقەتی ژیاننامەی پێغەمبەریش بین صلی الله علیه وسلم کەمترین بڕیار هەبووە کە بەتەنیا دابێت یان شتێک بۆ لە ڕێگی وەحیەوە بۆی هاتووە پامێک بۆ لە ڕێگی وەحیەوە هاتووە یاخود بە مەشورەت لەگەڵ هاوڵە بەڕێزەکانیا بۆ ئەمە تا چەندێک وا ئەکا کە سەرکردە خۆشەویستتر بێ لە ناو خەڵکەکەی خۆیان هەروەها بڕیارەکانی دامەزراوتر و زیاتر قابلی جێبەجێکردن. طبعا یەکێک لەو نمونانە ئەو دیلانەی کە لە شەڕی بەدردا گیران پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆرێک لە سەحابە بەتایبەت ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەر ئەوانەی کۆ کردەوە مەشوەرەتی پێکردن
ئیمامی ئەبوبەکر فەرمووی بە ئازادیان کەین و بەڵام لە بەرامبەریاندا پارەیەک شتێک وەرگرین. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی پێغەمبەری خوا با بیان کوژین. لە هەموو کایەکانی ژیانیدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەشوەرەتی کردووە بۆ لەبەر ئەوەی مەشوەرەت و پرس و ڕابەیەکردن یەکێکە لە فەرمان جێبەجێکردن یەکێکە لە فەرمانەکانی خوا وەشاویرهم فی الأمر. خوای پەروەردگار سبحانه وتعالى فەرمی ئەی محەممەد لە هەموو کاروبارەکانی دنیاتانە بەڕاستی مەشوەرەت بکەن پرس و ڕابەیەک بکەن. ئینسان بەڕاستی ئەم قسەیە هەیە هەندێکە فەرمونون حەدیثە هەندێکە فەرمونون هەر قسەی ناو عەرەبە ما خابە مەن ئیستەشارە وەلا نەدیمە مەن ئیستەخارە. ئەوەی کە مەشوەرەت ئەکا بۆ هەر کاروبارێک بەڕاستی لە کاروبارەکەی پەشیمان نابێتەوە بۆ لەبەر ئەوەی ئینسان ئەگەر ئیشێک چەند عەقڵێک بێنی کۆی کەیتەوە و قسە لەسەر ئیشێک بکەن یعنی جیاوازە بێ لەوەی یەک عەقڵ قسە لەسەر ئیشێک بکە و ئیشەکە ئەنجام بدرێ بە کۆمەڵی خەڵک. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ کاروباری دنیایی بەڕاستی مەشوەرەتی کردووە بە یەکێکی سەحابەکان و ڕەئی خوێندوونەتەوە هەتاکو ئەوەی کە لە شەڕی بەدردا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شوێنێک دیاری ئەکا بۆەوەی کە سەحابەکان لەوێ وەکو ئەوەی کە بمێننەوە و بکەونە ئەوەی کە خۆیان دابگرن بۆ کافرەکان کاتێک دێن یەکێک لە سەحابە بەڕێزەکانە فەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمە وەحی و فەرمانی خوایە یان ئەمە ڕەئی خۆتە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەمە ڕەئی خۆمە. ئەو سەحابە بەڕێزە فەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم با ئێمە سەر بچینە پێش بیرە ئاوەکانەوە بۆ لەبەر ئەوان کاتێک کە دێن پێویستیان بە ئاو و هەڵەکوتنە سەر بیرەکان و ئاگایان لە ئێمە نیە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو شتانەی کە وەحی نەبێ و ئایا فەرمانی خوای پەروەردگار نەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ژیانی خۆیدا مەشوەرەتی کردووە. زۆر باش مامۆستایانی ئەمە خاڵە زۆر گرنگە ینی کاتێکە ڕەیەکشی دەربڕوو بێ با پێغەمبەری خواش بوو بێ صلی الله علیه وسلم با سەرکردەکەش بوو بێ ینی سەرکردەیەک بوو بێ لەنای وەڵام گەڕاوەتەوە لەو ڕێی خۆی و ڕێیەکەی ئەوانی پێپەسەند بوو دوجار زۆر جارواش بووە کە ڕێیەکەی ئەوان لەوانەیە هەڵا بوو بێت بەڵام هەر بۆ ئەوەی کە بیسەلمێنێت کە مەشورەت گرنگە ئەمە چکام هەموو ژیانی پند و ئامۆژگاری بۆ ئێمە بۆ ئێمە دواتر سوود لە ئەوانە وەربگرین تا چەند گرنگە کاتێکە ڕەیەک سەرکردەیەک ڕەیەک دەرەکات ینی گوێی لە تەواوی ئەو کەسانەوێت کە لە دەورین و ئەگەر زۆر جار ڕەیەکی خۆشی ینی جێبەجێ نەکات نەبێتە ئاین بە شاز لە شازەکان کێسا پێی دەوترێت دیکتاتۆری لەو بوارەیە ئەمە تا چەند گرنگە جێبەجێ نەکرێت. خۆی دەوان لە کوردەواریە قسەیەک هەیە ئەڵێ پرسی پێەکەم و بە قسە ناکەم. ئینسان نابێ وایە بە تایبەت ئینسانی موسڵمان بۆ لەبەر ئەوەی ڕاوێژکردن فەرمانی خوایە کاتێک کە تۆ ڕاوێژەکەی بە کەسێک حسابی بۆکەی کە قسەکەت لێ وەرگر مەشوەرەتی پێکرد ئەگەر قسەکەی وابێ ئەبێت جێبەجێکی بەڕاستی نابێت تۆ دیکتاتۆرانە بیرکەیتەوە. ئەوەی کە باسمان کرد ئیمامی ئەبوبەکر و پێغەمبەری صلی الله علیه وسلم لەسەر ئەوە بوون پێغەمبەری ڕەئی لەسەر ئەو بوو کە کافرەکان ئەوەی کە گیراون بەریانە بەڵام ئاەت لەسەر پشتیوانی قسەی ئیمامی عومەر دابەزی کە ئەبێ کافرە ئەوانەی کە بەدیل گیراون بکوژرێن بەڕاستی. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دیکتاتۆرانە تاگڕەوانە بیری نەکردوێتەوە ئەبێ هەر قسەی خۆی بێ کاتێک کە مەشوەرەتی کردووە بە قسەی سەحابەکانیشی کردووە ئەو قسەی ئەو چ شتێک زۆرینەی ڕەئی لەسەر بوو بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەی زۆر جەلانە ڕاستی نەبوو بەڵام هەر بەگوێی کردو بەگوێی کردو لەوانەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڵەش ئەوانەی کە مەشوەرەتی پێکردوون لەوانەیە ڕەکەیان زۆر جار سەوابیش نەبوو بێ بەڵام پێغەمبەری خوا بەجۆشی کردوون و بەڕاستی ئەوەی غەزای خەندەقیش کە سەحابە سەلمانی فارسی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە پرس و مەشوەرەتیان پێکا سەلمانی فارسی فەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم با بە دەوری مەدینەدا خەندەق لێین بۆ لەبەر ئەوەی کاتێک کە کافرەکان دێن ئەگەر خەندەقەکە هەبێ ناتوانن بێنە ناو شارەوە ڕێگایەکە بێ لەو ڕێگایەوە دێن ناتوانن بە سەرمان هەزاڵ بن. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم کاتەشدا بەگوێی سەلمانی فارسیەکە و خەندەق بە چواردەوری مەدینەدا لێ ئەدەن و بۆیە لەو مەشوەرەتەژا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرکەوتووە بە قسەیەکی لە سەحابەکانی کردووە کەواتە ئێمە بەتایبەت ئێمەی موسڵمان ئەوانەمان کە ئیدعا و بانگەوازی دینداری و موسڵمانەتی و شوێنکەوتنی پێغەمبەرەکەین صلی الله علیه وسلم ئەوانەمان کە سەرکردن براگەورن کارێک لە کاری موسڵمانانیان لە ژێردەستایە بەڕاستی بێ پرس و مەشوەرەت بکەن لە هەموو کایەکانی ژیانیانە بۆ ئەوەی لە ئیش و کارەکانە بەڕاستی سەرکەوتوو بن. زۆر باش مامۆستا ئەکرێت ئێمە هەمومان سیفەتی سەرکردایەتیمان تیا بێ وەکو سەرکردە بناسێن یاخودە تایبەتمەندی سەرکردە هەیە
لە هەر کەسێکی ئاساییە بوونی هەبێ بەڵام کاتێک بە کەسێک ئەوترێ سەرکردە کە شوێنکەوتەی هەبێ ئایا دەوری شوێنکەوتەکانی پێغەمبەری خوا یاخود ئەو سەردەمە کە لەگەڵیان ژیان پێیان دەوترێ هاوڵان ڕۆڵی هاوڵان چۆن بووە لە سەرخستنی پێغەمبەری خوا لە سەرکردایەتیدا و بۆ ئەوەی کە پەیامەکەی بگەێنێتە ئەنجامێکی دروست و بڵاوی بکاتەوە طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەندە دڵسۆز بوو بۆ سەحابەکان زیاتر دڵسۆز بوو بۆ پێغەمبەر یعنی ئەگەر هەموو مرۆڤێکی عاقڵ بهێنی بیدوێنی و قسەی لەگەڵا بکەی یعنی گرنگترین شت بەلایەوە ڕوح و گیانی خۆیەتی ئەم سەحابانە ئامادە بوون ڕوح و گیانی خۆیان لە پێناو پێغەمبەر و دینەکەی و ئاینەکەیدا بەڕاستی بەخت بکەن کەواتە سەحابەکانی زۆر خۆشەویستیان بۆ پێغەمبەر هەبووە یعنی ئەوانەی کە زۆر دژایەتیان کردووە کاتێک کە موسڵمانە بن و بنە شوێنکەوتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر دڵسۆزانە پشتیوانی لە پێغەمبەرەکەن یعنی ئەوەندە دڵسۆزی پێغەمبەر بوون ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانێکی فەرموو بێ چەند و چوونیان تیان نەکردووە وەکو ئەوەی ئێمە ئێستا ئەگەر کەسێک ئیشێکی هەبێ پرسیارێکی شەرعی هەبێ زۆر پرسیارەکە ئەگەر جوابەکەی بەلاوە باش نەبێ یان لە مەسلحەتی نەبێ زۆر پرسیارەکە بۆەوەی کە کەس جوابێکی دەستکەوێت لە مەسلحەتی بەڵام سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم وانە بوون بۆ لەبەر ئەوەی گوێڕایەڵی پێغەمبەریان بە گوێڕایەڵی خوا زانیوە بە هەموو شێوەیەک گوێڕایەڵی پێغەمبەریان کردو صلی الله عليه وسلم ئەوانەی کە لە مەکەدا لە خزمەت پێغەمبەر بوون دوایی کە کۆچیان کردو وازیان لە هەموو کەس و کار و خۆشەویست و ماڵ و سامانی هێناوە لەبەر پێغەمبەر لەبەر دینەکەیان بەڕاستی ئەمەش وای کردووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم سەرکەوتوو بێ لە دەعوە و بانگەوازەکەیدا ئەگەر هەر کەسێک هەر لە هەر ئیش و کارێکدا ئەگەر پێشەوا بێ سەرکردە بێ ئەگەر ئەو کەسانی کە لە چواردەورین دڵسۆزی نەبن ئەم کەسە هەر بۆ خۆی هەر چەندە دڵسۆز و لێزان و سەرکردەیەکی وەکو ئەوەی لێزان و ئەوە بێ سەرکەوتو نابێ بۆ لە بەرەوەی چواردەورەکەی دڵسۆزی نین چواردەورەکەی نەیانتوانیوە پشتیوانی بکەن بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو سەحابانە ئەو کەسانەی ئەو مرۆڤانەی کە لە خزمەتیا بوون و هاوڵی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم بە ڕوح و گیانیان بە ماڵ و بە سامانیان بە خزم و بە کەسوکاریان هەمویان لە خزمەت پێغەمبەر بوون یعنی لە خەزای لە جەنگی ئوحودا کاتێک کە مسلمانان ئەشکێن و کافرەکان سەرەکەون هەواڵ بڵاو ئەبێتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم شەهید بووە ئافرەتێک لە سەحابیەکانی لە هاوڵەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دێ هەواڵەکەی وا بڵاو ئەبێتەوە کە پێغەمبەر شەهید بووە ئەبیستێ برایەکی و مامی بابی و مامی و ئەوانەی شەهید بووە فەرمی ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەلامەت بێ و ساق و سەلیم بێ لە دوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو موسیبەتەکان ئاسانن کەواتە ئەوەندەیان یعنی بە هەموو شێوازێک لە خزمەت پێغەمبەر بوون بە هەموو دڵسۆزیەک لە خزمەت پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم بۆیە ئەو جیلەی کە لە خزمەت پێغەمبەر بوون لە دوا پێغەمبەر جیلێکی وا دڵسۆز بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دروست نابێتەوە مامۆستا سەبارەت هەر بە گۆڕایەڵیکردنی سەرکردە خی گەورە لە قورآنی پیرۆزدا ئەمرمان پێ دەکات کە شوێنکەوتوی گۆڕایەڵی خی گەورە بین و دواتر پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دواتر سەرکردەکانمان ئەو سیفەتانی کە لە پێغەمبەری عزیزمانە هەبووە صلی الله عليه وسلم ئەو سەرکردەیە کە پێویستە ئێمەی مرۆڤ شوێنی بکەین و گۆڕایەڵی فەرمانەکانی بکەن لەوان لێسەدا زۆرێگە بن ئیدعایەوە بکەن کە دەبێت گۆڕایەڵی سەرکردە بیت بەڵام کام سەرکردە بەڕاستی طبعا پیغمبر صلى الله عليه وسلم فرمي لا طاعة لمخلوق في معصية خالق يعني إنسان هر چند سرکرده و بێ و پێشەوا بێ و ئەگەر بەناوی دینداری مسلمانەتیەوە بێ تۆ ئەوەندە گۆڕایەڵی برا گەورەکە دەکەی سەرکردەکە دەکەی ئەمیرەکە دەکەی کە فەرمانەکانی لە چوارچێوەی شەرعی خوادا فەرمانەکانی لە قورئان و لە سونەتە یا ئەیها الذین آمنوا أطیعوا الله وأطیعوا الرسول وأولی الأمر منكم يعني ئەبێ تۆ ئەمە پێوەرت بێ بەڕاستی نابێ گوێڕایەڵی کەسێک بکەی کە سەرکردە و بێ براگەورت بێ ئەمیرت بێ کە فەرمانە پێکا بە گوناهێک بە تاوانێک بەسەر پێچێکی خوا لەم کاتەدا گوێڕایەڵی ناکەی بەڵام هەر فەرمانێکی کە لە چوارچێوەی شەرعدا بێ شەرع واتە لە چوارچێوەی قورئان و سونەتە بێ بەڕاستی تۆ واجبە جێبەجێی بکەی ئەوەندەی لە توانات هەیە بۆ خوا لە عیبادەت و تاعەتە فەرمێ لا یوکەلیف الله نەفسا ئیلا وسعها خوا فەرمان ناکە بە شتێک کە ئینسانەکان لە توانایان نەبێ یعنی تەکلیف و داواکاری ناکە
تۆ ئەوەندەی لە تواناتە بەڕاستی ئەبێ فەرمان و قسەی براگەورە و ئەمیرەکەت و سەرکردەکەت جێبەجێکە ئەوەی لە تواناتە هەیە بەڵام لە دینداری و لە مسلمانەتی و لە خواناسیدا کەواتە ئێمە ئەوە فێرەبین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ خۆی فەرمانی بە شتە چاکەکان کردو و ڕێگری لە شتە خراپەکان کردووە ئەبێ سەرکردەکان براگەورەکان بەڕاستی ئەبێ فەرمان بە شتە چاکەکان بکەن ڕێگری لە شتە خراپەکان بکەن یەکێک لە سەحابەکان کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کردبووی بە براگەورەیان بۆ شوێنێگە چوون سەحابەکانی کۆ کردەوە فەرمووی دار کۆ بکەنەوە ئاگرێک بکەنەوە و دوایی فتی ئەبێ خۆتان بخەنە ئاگرەکەەوە یەکێک لە سەحابەکان فەرمی وەڵا نایڵم کەس خۆی بخاتە ئاگرەکەەوە بۆ فەرمی کاکە ئێمە جۆڕایڵی تۆ ئەەکەین لە دینداری و لە مسلمانەتیدا بەڵام ئێمەگەر خۆمان بخەینەوە ئاگرەوە هەمومان نەفەوتین و ئەسووتین و لە ناوەچین بۆیە جۆڕایڵیکردن لە دینداری و لە مسلمانەتی و لە خواناسیە جۆڕایڵیکردنی هەر کەسێک بێ هەر سەرکردەیەک بێ هەر ئەمیر و براگەورەیەک بێ لە گوناه و لە تاوانان نییە زۆر باش مامۆستا دادپەروەری دادگەری تا چەند کرۆکی سەرکەوتنەکانی پێغەمبەری عەزیز مامۆ صلی الله علیه وسلم یاخود بۆچی لە فەرمودەیەکدا دەفەرمێت دادپەروەر سەرکردەیەکی دادپەروەر ئەگەر بێدینیش بێ یاخود پێم وابێت جوولەکەیەک بێ باش فەرمودەکەم لەبەر نییە زۆر باشتر لە کەسێک کە موسڵمان بێت و نادادپەروەر بێت و عادل نەبێت لەگەڵ ئومەتەکەیدا طبعا دادپەروەری و دادگەری و ئەوانە ئەوە فەرمانی خوایە و فەرمانی پێغەمبەرە صلی الله علیه وسلم خوای پەروەردگار سبحانه وتعالى چۆن فەرمانی کردووە بە نوێژ و بە ڕۆژوو و فەرمانی پێکردوین ئێمەش لە کاروباری ژیانماندا دادپەروەر بین دادگەر بین یعنی زوڵم کە ئەڵەی دادپەروەر یعنی بەرامبەرەکەی چێ زوڵم مستەمە نابێ ئەو کەسەی کە موسڵمانە خوا فەرمانی کردو بە دادپەروەری و بە دادگەری بەڵام فەرمانیشی کردو ئینسانی موسڵمان نابێ زاڵم مستەمکار بێ و ئەو فەرمودەی جەنابەت کە باست کە ئەو قسەی ئیمامی ئیبن تەیمیە ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ خوای پەروەردگار حکومەتێکی دادگەری کافری پێ لا خۆشەویسترە لەوەی کە حکومەتێکی مسلمانی زاڵ مستەمکار بێ بەڕاستی کابرا لەسەرەوە باسی دینداری و مسلمانەتی بکە بەڵام لە جێبەجێکردنی کارەکانیدا بەڕاستی هەمووی زوڵم و ستەم و ستەمکاری بێ بەڕاستی خوای پەروەردگار ئەم حکومەت و ئەم کاربەدەستەی نایە بەڵام کەسێک ئەگەر بێدینیش بێ بێدینیەکەی بۆ خۆیەتی بەڵام دادگەریەکەی لە ئیش و کارەکانیدا بەڕاستی هەموو خەڵک ئیسفادەی لێکەن یعنی ئێمە با هەر زۆر هین نەکەین ئەو وڵاتانی ئەوروپا کە خەڵکان لە وڵاتانی بەنا ئیسلامیەوە ئەڕۆن بۆ وڵاتانی ئەوروپا خەڵک خۆ باسی دینداری ئەوە ناکە بەڵام باسی دادگەریەکە لە وڵاتانەکە هەیە ئەو کەسەی کە سەرۆکی وڵاتە لەوانەیە مەسیحی بێ لەوانەیە دینێکی تری هەبێ بێدینیەکەی بۆ خۆیەتی بەڵام دادگەریەکەی هەموو خەڵک ئیسفادەی لێکە بۆیە بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەخوای پەروەردگار فەرمانیان کردو بە دادگەری و ڕێگریان کردووە لە زوڵم و لە ستەم و ستەمکاری بەڕاستی بۆ لەبەر ئەوەی دادگەری هەموو خەڵک ئیسفادەی لێکە بە کافر و بە موسڵمانەوە بە جوان و بە ناشیردنەوە بە پیر و بە گەنجەوە زوڵم و ستەمیش هەموو خەڵک لێی بەڕاستی لێی زەرەرمەندە بە هەموو چینەکانی ئەوەی کە لە کۆمەلگادا ئەژێن بۆیە بەڕاستی یەکێک لە خاڵە سەرکەوتنەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە بووە دادپەروەر بووە یعنی ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ماڵی ئەوە کۆ ئەکاتەوە کە لە جەنگ و جیهادا گرتویانە یەکێک لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دێ کاتێکا بینێ پێغەمبەر تەوزیعەکە ئەفەرمیە محەممەد ئیعدیل ئەڵێ ئەی پێغەمبەری خوا دادپەروەر بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هاوار بۆ حاڵت ئەگەر من دادپەروەر نەبم کێ دادپەروەرە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێک لەو شتانەی کە زانایان باسیەکەن ڕەحمەتی خۆیان لێبێ فەرمووی یەکێک لەو خاڵە بەهێزەکانی ئەوەی کە پێغەمبەر سەرکەوتوو بووە لە سەرکردایەتی و پێشەوایەتیدا بەڕاستی ئەوە بۆ دادپەروەر بووە هەموو خەڵکی بە چاوێک تەماشا کردووە یعنی ئەوەی کە مەقام و پلەپایەکەی چەندە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتی خۆیدا ئەو مەقام و پلەپایی پێداوە زوڵم و ستەمی لە هیچ کەسێک نەکردووە دەسەکان خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێزەوە سایبالە زەمار چەندێک قسە بکەین لەسەر ژیانی پێغەمبەر و پێچەند سەیریکەین لە هەر بوارێکە پێویستەکە بزنجیرە بەرنامە لەسەری بڕێن بەڵام درفەتەرە و ناوکاری ئێمە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ناسر مستەفا مامۆستای ئاینی ئەم تەوەرە لەگەڵمان بوو بۆ قسەکردن لەسەر نهێنیەکانی سەرکەوتنی پێغەمبەر لە سەرکردایەتیکردن لە ژیانی خۆیدا